لە ساڵانی ڕابردوودا هەڵبژاردنەکان یاریمی کوردستان بە شێوەیەک ئەنجام دراون کە پڕ بوون لە ساختەکاری وەرد و حیزبی دەسەڵاتدار بۆ مانەوەی خۆیان پەنایان بردووەتە بەرەو کارە و پرۆسەی هەڵبژاردنەکانیان بەلا ڕێدا بردووە. ساختەکاری لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا کاریگەری گەورەیان کردووەتە سەر ئەنجامەکانی هەڵبژاردنەکان و خودی پرۆسەکەش لای یاوڵاتیان هیچ بایەکی نەماوە و بەگشتی کۆمەڵگە متمانەی باڵبژاردننی دروست و دوور لە ساختەکاری نەماوە. بەڵێ وەکو ئەوەی کە تێبینیمان کردو لە هەڵبژاردنەکانی چەند ساڵی ڕابردوودا هەمیشە گومانەکان زۆر لەسەر ئەو تۆمارە هەبوو کە بە ناوی تۆماری دەنگدەرانەوەیەوە ئەوە ژوای کردووە کە بیانیبوونی چەندین ناوی دووبارە و مردوو لە لیستەکەدا دەبێتەوەی کە دەنگدەران بە جۆرێک لە جۆرەکان بە گومانەوە سەردانی بنکەکانی دەنگدان بکەن و ئەمە ژوای کردووە کە پێ دەچێت ئەگەر هەڵبژاردن لەم ساڵیژا بکرێت دەنگدەران بە شێوەیەکی دڵنیایان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان. من هیچ کاتێ متمانەم پێ نەماوە بەم حکوومەتە بۆ ئەوەی دەنگ بدرێ بۆ هیچ شتێک بۆ باکردنەوەی ناوەکان بەڕاستی متمانەی خەڵک لەدەستراوە. خۆی هەڵبژاردن نیشانەی حەزارەت و پێشکەوتنی ئەو وڵاتە بەڵام لە وڵاتی ئێمەیە بە پێچەوانەوە لە کوردستان ئەوەیان نەهێشتوە زۆر بەداخەوە. بەرپرسی فەرمانگەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی پارێزگای هەڵەبجە دەڵێت گەرچی کۆمیسیۆن هەوڵی خۆی خستووەتە گەڕ بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران بەڵام ئەرکی سەرەکی لەلایەن حکوومەتەوە دەبێت و پێویستە لە ڕێگەی وەزارەتەکانەوە چاکسازی لە تۆماری دەنگدەراندا بکات. لایەنی پەیوەندیداری زۆر پەیوەندیدار لە تۆمارەکە یا پاکردنەوەی تۆمارەکە حکوومەتە بە هەموو دام و دەستگاکانی و بە هەموو وەزارەتەکانەوە کە وەزارەتی حکوومەت بۆ خۆی ئامادەکردنی بودجەی پێویستە حکوومەت بۆ خۆی ئامادەکردنی هاوکاریەکانە کە بتوانێت داوا لە وەزارەتەکانی سەحە بکە داوا لە وەزارەتی پێشمەرگە و ئەنجومەنی ئاسایشی ئەوەی ئەنجومەنی ئاسایشی کە هەمانە ئێستا بۆ ئەوی ژمارەی کارمەندەکانی پێبدا ژمارەی جیاکردنەوەی تۆماری دەنگدەرانی تایبەت و گشتی هەموو ئەوانە ضرورن حکوومەت هاوکاریمان بکە ئەگەرنا ئێمە لەم حاڵەتا لە ئێستادا تەنها مردوو بە کۆتایی نییە ئەین تەنها دەرهێنانی ناوی مردوو دووبارە ئەوانە بەڵێ بەشێکن لە پرۆسەی جیاکردن و پاکردنەوەی تۆماری دەنگدەران. بەپێی زانیاریەکان لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا و لە ڕێگەی ئەنجامدانی ساختەکاریەوە نزیکەی 30 کورسی پەرلەمانی کوردستان بۆ حیزبەکانی دەسەڵات مسۆگەر کراوە. هۆکاری سەرەکیەوە مۆساختەکاریەش نەسڕینەوەی ناوی مردووان و ناوی دووبارە و ئەو کەسانەیە کە لە دەرەوەی وڵات دەژین. چاودێرانی سیاسیش پێیان وایە وێڕای لە کەدارکردنی پرۆسەی دیموکراسی ساختەکاری ڕێژەی دەنگدەر لە هەڵبژاردنەکانی داهاتوو کەم دەکاتەوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.